سڵاتان لێبێت بەخێر بێن زۆر سپاس زۆر سپاسان دەکەم سڵاتان لەبێت دکتۆر ئاراستم لە پرۆگرامێکی نوێی دکتۆر ئاراست لەگەڵتانم ئەم بەرنامەیەش سێ بابەتی جیاوازمان بۆ ئامادە کردوون بابەتی یەکەم ئەو جوڵە و وەرزشانەیە کە پێویستە خانمانی دووگیان لە ماوەی دووگیانی ئەنجامی بدەن هەموو وردەکارێک باس دەکەین بەشێکی زانستی و دەشی گونجەین لەگەڵ واقعی کوردستان و ئافرەتی کوردی دووگیان لە بەشی دووەمدا باسی بابەتێک دەکەین ئەویش بۆنی ناخۆشی گۆرەوی و پێ و پێڵاوە هۆکار چییە؟ چارەسەر چییە؟ لە بەشی سێمدا باسی ئۆمێگا سێ دەکەین ئەوەی کە پێی دەڵێن ڕۆنی ماسی ئەرێ ئەو ڕۆنی ماسیە سوودەکانی چین ئەگەر نەمانەوێ ئاوا بە حەبی خۆین پارەی پێ بدەین لە دەرمانخانە بمانەوێت لە نێو خۆراکەکانمان بە شێکی سروشتی وەریگرین لە چیدا هەیە؟ لەگەڵمان بن. قەڵەوتردا معرض بێ بۆی کە بە تەبیعینەی بێ ببێ بە نەشتەرگەری ئەوانەی حەز ناکەن قەڵەو بن باشەوان نەیخۆن لە دووگیانیدا هەم نازمان بەسەردا دەکەن کە حەقی خۆیانە هەمیش جوڵەکەیان کەم دەکەنەوە دایکێکم هەیە قاچەکانی ئاوساوە دەجەڵتەی دڵ ئەها دوورەکەونەوە یان ئەگەری مردنیان بە نەخۆشیەکانی دڵ کەمتر ئەبێت ئەمەشیان دەدانە بەلای ڕاست دەدانە بەلای چەپ أفقه هذا نبخو شبينين أصلتا وتي أوفيا بالضبط جۆری و جوڵە و وەرزشی و ڕاهێنانی دیاریکراو هەن دابەزینی ڕەحم لە پشتی ئەمەوە هەدەفەکە چییە؟ کلاشی کوردی لە پێڵاوەکانی دیکە باشترە میزڕانەگرتن لە چ کاتێک نەیخۆین کامرۆڤ تووشی لە بیرچوونەوە نابێ ئەو ئافرەتانەی کە پێڵای پاژنە بەرز لە پێ دەکەن بۆنی پێیان ناخۆشتە ئەم پێشتر باگراوندی پشت ئێشەی هەیە ئەمنیەتی بەشداربووانی ئەمڕۆی بەرنامە لە یەکێک لە باشترین زانکۆکانی کوردستانەوە هاتوون بەشی کیمیا و بایۆلۆژی لە زانکۆی سۆرانەوە زۆر بەخێربێن سەرچاو دەستان خۆش بەشی یەکەمی بەرنامە تایبەتە بەو خانمانەی کە لە دووگیانیدا هەم نازمان بەسەردا دەکەن کە حەقی خۆیانە هەمیش جوڵەکەیان کەم دەکەنەوە بەڵام لە ڕۆ زانستیەکە زانستی پزیشکی ڕایەکی دیکەی هەیە دەڵێت خانمانی دووگیان نابێت جوڵە کەم بکەنەوە بەڵام چی بکەن لە ماوەی دووگیانی جوڵە و وەرزش و چارەسەرە سروشتیەکان لە ماوەی دووگیانی چین لە بەشی یەکەمی بەرنامەدا باسی دەکەین بۆ گفتوگۆکردن لەسەری دکتۆرە ڤیان سعدی پسپۆڕی نەخۆشی و نەشتەرگەریەکانی خانمان و منداڵبوون لە ستۆدیۆ لەگەڵمدا دکتۆرە زۆر بەخێر بێت فەرموون چۆنی دکتۆرە بەخێر بێت فەرموون فەرموون دکتۆرە بەخێر بێن زۆر سپاس وردە وردە تا دادەنیشی پێمان بڵێ خانمانی دووگیان واز لە جوڵە بێنن یا پێویستە جوڵەیان هەبێت خۆی کاکتۆر ئەو مۆزوع زۆر ضرورەکە خەڵک پێی ئاشنا بێت کە ژنانی دووگیان لای ئێمە هەر دووگیان دەبێت یەکسەر لە هەموو شتێکی خۆی ئەترسێ یەکسەر پێی ئەڵێن بکەوە و تەواو هیچی کەمەکە یعنی ئێمە لە زۆربەی شوێنەکان خاستن ئەگەر خۆی تۆزێ مەترسی هەبێت لە لایەنێک لە لایەنەکان مەسەلەن تەندروستی خۆیەوە بەعکسەوە یعنی جوڵەی ئافرەتی دووگیان یەکێکە لە شتە ضرورەکان کە ئەبێ هەیبێ باشە کەواتە خانمان نابێت کە دووگیان بوون ئیتر جوڵیان کەمکەنەوە ناژبێ بترسن بەڵام پێچوانە پێویستە جوڵە بکەن بەڵێ باشە پێویستە هەموو خانمێک هەموو جۆرە جوڵێ بکە پێویستە پزیشکی پسپۆر سەرپەرشتی بکات خۆی زۆربەی ئەو جوڵانی کە ڕۆژانە ئەکرێت زۆربەی زۆری شتێکی ئاعتیادیە و سەلامەتە بەڵام ئەگەر بێتە سەر ئەوەی کە ئەو وەرزشانەی کە لە تایبەتە ینی لە کاتی دووگیانیان بکرێ ینی ئافرەتێک ئەگەر پێشتر وەرزشی کردو فەرقی هەیە وەک لەوەی کە کاتی دووگیانی یاخود ئەگەر حاڵەتی خۆی تایبەت بێ پێویستە ئەو وەرزشانە فەرقی هەبێ لەگەڵێک کە ناتەبیعیە لەگەڵێکێکیش کە دووگیان نییە باشە بۆ خانمێکی دووگیان جۆری و جوڵە و وەرزشی و ڕاهێنانی دیاریکراو هەن بە پێی تەمەنی جیاوازی دووگیانیەکە تقریبا زۆربەی وەرزشەکان لە ینی بە درێژایی ئسکەکە ئەکرێ بەس هەندێکی هەیە تایبەتە بە مەرحەلەکانی دووگیانیە و
هەندێکیشی تایبەتە بەو هەدەفی کە ئەتەوێ ینی سەبەبەکە چی ئایا تەنها بۆ ئەوەیە کە خۆی ئەم وەرزشانە کە ئەکرێ چەند ئامانجێکی هەیە باشە ئەو ئامانجەیەکیشان ئەوەیە کە ئافرەتەکە قیافەتی تێک نەچێ بەهۆی دووجانێکەوە ئەمە گرنگە بۆ خانمانی مەچکە پەیوەندی بە جوانکاریەوە هەیە بەڵێ باڵای خانمەکە تێک نەچێ بەهۆی دووگیانیەوە لە شولاری تێک نەچێ چکە ئەمە شتێکی فیزیۆلۆژیە باشە حەزەکەم ژنان ئەوە بزانن کە ئەم گۆڕانکاریە فیزیۆلۆژیانی کە لە کاتی دووجانیان ڕۆئەیات ئەو گۆڕانکاریانە ئەکرێ وا مامەڵە بکرێت کە تەسیر هەم لە کاتی سکەکە هەم بۆ دوای سکەکە بۆ هەستانەوەیان گۆڕانکاریکی وای نەبێت لەسەر لە شولاریان باشە کەواتە یەکەم سوودی وەرزش و جوڵەی دیاریکراوی کاتی دووگیانی ئەوەیە کە لە شولاری خانمە دووگیانەکە تێک ناچێت بەڵێ بەلایانی کەمترین تێکچوونی هەبێت باشە دووهەم بۆ ئەوەیە کە وەزنی ینی کێشی دایکەکە زۆر زیانەکە چکەمە شتێکی زۆر گرنگە هەم لە لایانی جوانەکەیەوە کە تێکەچێ هەم لە لایانی تەندروستیەوە چکە هەتا کێشی دایکەکە زیاب بکە نەخۆشیەکانی وەکو شەکرە و زەخت و خوێنمەین و هەروەها ینی ئەبێت بەهۆی ئەوەی کە زیاتر دایکەکە گەر هەتا قەڵەوتر بێ معرض بێ بۆی کە بە تەبیعینی بێ بێ بە نەشتەرگەری باشە ئەمە دوو هەروەها استفادەی وەرزشەکە بۆ ئەوەیە کە ینی مناڵبوونی سروشتی زیاکات کەمتر ببێ بە عملیات و پێویست بە عملیاتکە چونکە نەشتەرگەری ئەگەر هۆکاری پزیشکی نەبێت زیانی هەیە بەتەکید بەتەکید ینی بۆچی ئەگەر ئافرەتێکە تا بتوانێت بە سروشتی مناڵی بێ باشترەوەی بە نەشتەرگەری بەس ئەمە مانای ئەوەش نییە کە هەج ئافرەتێک وەرزشی کرد لە کاتی دووجانەکە تاو ئەبێ بە تەبیعی بەڵام چانسی ئەوەی کە بە سروشتی منداڵی بێت و تەندروستیش بێت و سەلامەت بێت زیاترە بەڵێ بۆ خانمێک کە وەرزش بەڵێ بەتەکید ینی ئەگەر حتا بدایەکێک مەسەلەن سێ عملیات کراوە نابێ بە تەبیعی بیبێتەوە بەڵام کردنی وەرزشەکە ضرورە لەو کاتە بۆی تەندروستی خۆی سوودی دیکە بۆ خانمەکە سوودی دیکە بۆ ئەوەیە کە ماسوولکەکانی ناو گیانی زەعیف نەبێ کەمە لە کاتی مناڵبوونە حتا گەر بە نەشتەرگەریش بیبێ بە سروشتیش نەیبێت ماسوولکەکانی ناوگیان زەعیفە بێ ئەمە وای لێ دوای ئەوە باڵێن کە لە ناو خەڵکە پێڵێن دابەزینی ڕەحم زیاکە یاخۆت میزرانەگرتن زیاکات ئەمە ئیسفادی بۆ هێو مرزشانە کە ئەم گۆڕانکاریانە زۆر کەم بێت دایکەکە دوای ئەوە یعنی لە شولاری و ماسوولکەکانی ناوگیانی بەقوت بێ باش زۆر باشە اینجا بەشەیەکی کردداری بە کۆمەڵ بەرنامەکانی دیکە لە نێو ستۆدیۆ ئەنجامی دەدەین بە لەگەڵ دوو کەس یەکێکان پسپۆڕی بوارەکەیە یەکێکشیان هەم ڕاهێنەرە هەم ئەمڕۆ خۆبەخشە لەگەڵمان دکتۆرە بێگرد عوسمان پسپۆڕە لە بوارەکە لەگەڵ شیلان خان کە ڕاهێنەرە لە لەرزوانی بفەرمونون دکتۆرە بەخێر بێیت چۆنی دەچیای چۆنی شیلان خان باشی زۆر بەخێر بێن فەرمونون دکتۆرە بێگرد پسپۆڕیەکەت لەو بوارەیە پسپۆڕێکەم لەو بوارەیە اینجا پێم بڵێ لە ئەزمموی خۆت و لە ماوەی ڕابردوو کار لەسەر کردو پسپۆرەتەکەش لە بوارەکەیە ئەمڕۆ ئەزمموی خۆت بە چەند نمونەیەک پیشانی خانمانی کورد بدە بۆی بزان کە چۆن لە ماوەی دووگیانی وەرزش بکەن زۆر کەڕێت من بەو شێوەیە ڕوونکردنەوەکان ڕوونەکەمەوە دکتۆر هەموو پسپۆریەک پێویستەکە تۆ پێش ئەوەی پسپۆرێکە دەست پێ بکەی بە شێوەیەکی پراکتیکی هەڵبەتا بێ زانیاری تەبێ وانیا کابرایەکی ئەندازیار هەڵبەتا بێ پێش ئەوە ئەندازیاری بخوێنین جاتوانێت بێ بە ئەندازیار یەکێکی بایۆلۆجیست ئەبێ بایۆلۆجی بخوێنێ ئینجاتوانێ مختبەرێ بکاتەوە پزیشێکیش بامان شێوە بەڵام تاکەشت لەم وڵاتەیە کە پسپۆرەکەی زۆر مهمە بوونە دایکایەتی و باوکایەتیە کە هیچ ئایندەیەکی نییەم گەنجە هیچ پێشینەیەکی نییە لە بوارەکەیە لە پڕابێ بە دایک لە پڕابێ بە باوک لە ئەزانێ دووگیانبوون چییە؟ نازانێت دووگیانبوون چییە؟ نازانێت قۆناغەکانی مناڵبوون چییە؟ نازانێت چۆن خۆشی ئامادەکە بۆ ئەو پرۆسەیە لەبەرەوە ئەگەر ئێستا من ڕووبکەمە هەموو کچەکان بای چەند خانمان لە کوردستان لە مناڵبوونی سروشتی ئەترسێت زۆر بۆ ئەترسێ وەنیا نەبوونی زانیاریەکەیە تۆکو تەلەبە کاتێکاچی بۆ ئیمتیحان سعی چاکێ کردووە لەبەرەوە قەڵەمەکە و نالەرزێکە جوابێیتەوە وانیان بەزەگەر سعی چاکە نەکردبوو قەڵەمەکە لەرزێەوەیشی لە بیر تا بێ بیر تەچێتەوە بۆیە مناڵبوون و دووگیانبوون پێویستی بەوەیە
ئەم خاتوونە پێش ئەو زانیاری ئامادە بێت بۆی ئامادە بێ باش. لە ڕووی ڕۆحی فیزیکی سایکۆلۆژی لەگەڵ تام سەدی سەد بەسپاسەوە شیلان خان حەزێکی پاڵکەوت لەویە بێگومانەوەی کە لێرە ئێمە ڕوونیەکەینەوە مە سامپڵێکە سامپڵێکی بەسیتە لە خولەکە واتە دایکێکی دووژیان خۆی لە ماڵەوە ئینتەرنێتەکە کاتەوە سەیری یوتیوبەکە زانیاریەکان وەرەگرێ وەرزشەکان بەس حرەکەکانە کات بەڵام تێناگا کاتێک کە قاچی ئەجوڵێنێ یا بەرزیە کاتەوە و حرەکەیەکە لە پشتی ئەمەوە هەدەفەکە چییە بۆیە هەمیشە لەم خولانەیە هێندەی تەرکیزمان لەگەڵ پێدانی زانیاریەکە ئینجا وەرزش زانیاری ئینجا وەرزش واتە وەرزشەکە خینە دوایی خاتوشیلان ئەگەر دایکێکم هەیە خاتوونی دووگیان بە تایبەتی لە دوای 2 سێمانی یەکەم واتە سێمانی یەکەمی قەپات کردو وەرزش ناکە بە هیچ شێوەیەک وەرزشی پێ نادرێ بەڵام ئاکتیڤیتیەکانی ڕۆژانەی کەم ناکاتەوە لە دوای سێمانی یەکەم کە پێێنێتە مانگی چوارەوە بە مەرجێک خەتی سووری پەڕانە بێ خەتی سووری ماعتیما دەکەینە سەر ڕێی دکتۆری ژنانەکانمان پێمانەڵێ ئەم دایکە هیچ مشکلەیەکی نێتوانێ وەرزش بکە ئۆکەی کە ئەتوانێ وەرزش بکە وەرزشەکان شتی سادە و ساکارە کە هاوکاریەکە لەگەڵ سووری خوێن لەگەڵ بەقووەتکردنی ماسوولکەکان چکە زۆرێک لە دایکان کە دووگیانن تووشی ئازاری ئەژنۆ بێ تووشی ئازاری قاچە بێ تووشی ئازاری مەنتیقەی سمت و سێبەندا بێ تووشی ئازاری پشتە بێ هیشانی مەچەکی ملی هەموو شوێنەکانی ناوچەکانی لەش تووشی ئازارە بێ بۆ چونکە زۆرێک لە گەنجەکانمان کە ئەمڕۆ دووگیانە بێ هیچ جۆرە وەرزشێک ناکات تەنانە ژیان وای لێ هاتووە هاتوچۆکانیش هەمووی سیارەیە وای کردووە لە شولاری دایکێک هەموو ماسوولکەکانی لاوازە ئامادە نییە بۆ هەڵگرتنی لۆدی دووگیانبوونی مناڵێک ئەگەر دایکێک ئاوا بێ ئاخۆ بایچەند ئامادەیە بۆ لۆدی مناڵبوونێک زۆر باشە دایکێکم هەیە قاچەکانی ئاوساوە چونکە زۆرێک لە دایکان تووشی قاچ ئاوساویە بن بەم شێوەی کە ئێستا پاڵمان خستووە ئەکرێ ئەوکو ببین گۆشەکان بەرزمان کردوتەوە ئەکرێ گۆشەکە 2 گۆشە بێ چونکە تا ئاستی قاچەکە بەرزتر بێ هاوکاریەکە ئاوساویەکە کەمەکاتەوە بەڵام لێرایە بەم شێوەی بەکارێنین بازنم بۆ دروستەکەی دروستکردنی ئەم بازنەیە بە نوکی قاچ چەند گەورەتر بێ باشترە دا بەلای ڕاست بۆ نمونە دا بەلای چاپ ئەمە تەمرینی یەکەم شیلان خان ئەچین بۆ تەمرینی دووهەم قاچەکان دەست خۆش ئەمە تەمرینی یەکەم بوو بەڵێ ڕوونە ڕاهێنانی دووەم ڕاهێنانی دووهەم باشە لێرە قاچەکان بەو شکڵە چەمانومانەتەوە یەکدانیان بردێکیتەوە بەڕێکی تەمانەمە چەند مەجالی تایە ئەگەر دایکێک لێرە دووگیان بێ مەجای بەرزکردنەوەی قاچەکەی کەمترە چەند مەجالی تایە پێڵین ئەوەنە بەرزیکەرەوە ئەمەشیان دەدانە بەلای ڕاست دەدانە بەلای چەپ ئەگەر توانای هەبوو دەدانەکان زیاتر بکە بۆ دووبارەکردنەوە کرێ 3 دەی بڵین بەلای قاچی ڕاست 3 دەی بەلای قاچی چەپ ئەچم بۆ ڕاهێنانی سێهەم دەست خۆش ڕاهێنانی سێم کەمە بەرزکەرەوە بە دایکە کاڵین بەم شێوەی قاچی چەمانەتەوە کەمەری چەند ئەتوانێ بەرزی کاتەوە بەبێ ئازار چکە لەم خاڵەیە زۆر مهمە ناوچەی حەوز ئازاری پێگە ڕایەگری تا 5 سانیە اینجا دایانێتەوە دووبارەکردنەوەی ئەمەش دەداناکرێ یاخود 15 دانە بە پێی توانای دایکەکە بەڵام زۆریش نەبێ باشترە کەورە سەرلا ئەچین بۆ چوارەم شکلی دایکەکە وەکو پاڵکەوتنی وەکو پاڵکەوتنەکە وەکو دانیشتنی سەر کورسیە قاچەکان بەم شکڵە بەس ئەژنۆ بەرزەکاتەوە ئەژنۆ کەش پێی ئەڵین بە مستەوای حەوز لەگەڵ مستەوای شان لەوە زیاتر بەرزی ناکەیتەوە ڕایەگرێ 5 سانیە ئەمیش دووبارەکردنەوە بە هەمان شێوە 10 جار هەنێ جار کەیس هەیە پێڵین 50 جار دووبارەی کەرەوە کەیسیش هێڵین 10 جار دووبارەی کەرەوە چکە نۆرمەڵ وەرزشەکان ناتوانین وەکو چوکلێت تەوزیعیکەی بەسەر هەموو دایکەکانە وەکو یەک بەپێی کەیسەکان ئەگۆڕێ ئۆکەی ئەتوانین بکەویتە سەر 4 چنگۆڵە شیلان خان ئەمە ڕاضەی پێنجەمە پێڵین کات سترێچین واتە خۆکێشانەوەی پشیلە و بەم شکڵە دایکە کاتێ بۆ دواوە و یەتەوە بۆ پێشەوە سکیتونەکە بۆ ناوە یاری بە مەنتیقەی حەوزیەکە
ئەمە لەم کاتیان نابێ هەناسەی بگرێ ئەکرێ ئەمەش دەجار دووبارە کرێتەوە. ئەمە نمونە 5 وەرزش بوو. وەرزشی کۆتا پێڵەن کیگڵ ئەکسەرسایز لەسەر تۆپەکە ئەکرێ. قاچەکانی وا بکەرەوە کە کۆنتترۆڵی کەی ئاوە بەم شکڵە ئۆکەی کەینە پێشەوە ئەمە توونەکرێ ئەچیتەوە دواوە خایەکەیتەوە. کەیتە پێشەوە ناوچەی حەوز و کەمەر توونەکە کە ئەچێتە دواوە خاوێکاتەوە. بێگومان زۆر گرنگە دائیمەن ئەو بیرخستەوە بین بە دایکەکە کە نابێ هەناسەی توونکات یا هەناسەی ڕاگرێ لەو کاتەیە. تەمرینی هەناسە شێ لەو کاتەیە فێرەکرێ. ئەمە تەمرینەکان بوو دکتۆر. ئەمانە بێگومان چەند نمونەیەکن لە ڕاهێنانەکان بۆ خانمێکی دووگیان لەگەڵ خانمێکی دیکەی دووگیان دەگۆڕێت. ئەکید بە دڵنیایەوە. چ کارتێکەرێک هەیە بە هۆکاری چی ئەم گۆڕانکاریە لە ڕاهێنانەکان ڕوو دەدات؟ دکتۆریان ئێمە جیاوازی تاکە کەسەکانمان هەیە. ئەم وەزنی 100 کیلۆیە، ئەم وەزنی 60 کیلۆیە. ئەم پێشتر باگراوندی پشت ئێشەی هەیە ئەمنیەتی. ئەم وەرزشوانە وەکوشیلانخان ئەمنیەتی باشە. ئەمە زیاتر بەسیارە هاتوچۆکە هەتا ستایلی نانخواردنەکەیان لایانی سایکۆلۆژی دایکەکە چۆ تۆ حسابی کە جاری وا هەیە لە کاتی دووگیانبوونە لایانی کە ئابە زیاکە لایانی سترێس زیاکە سایکۆلۆژی دایکە سترێسی هەبوونی دووگیانبوونەکە لەوانەیە کاریگەر بێ کۆمەڵە کێشەی ترماواتە خانەکە ناشتوانێت هێندەش ئاسان نییە لە خۆیەوە یەکسەر بە دیاری یوتیوبەوە دەست بە ڕاهێنان بکاتوانە یا بە دیار ئەم بەرنامەیەوە چونکە زۆربەی ئەو ڕاهێنانەی کە لە یوتیوبێکە تۆی بینی خۆی ڕاهێنەرە وەرزشی کردووە تۆ نەت کردو ئەی لاسایی ئەوەکەیتەوە لە کاتێکا دووگیانبوون تۆ پێش دووگیانبوون وەرزش ناکەی لە کاتی دووگیانبوونا لۆدت زیاکە ناتوانانی لاسایی ئەو بکەیتەوە. باش وەکو پسپۆڕێکی بوارەکە کەواتە کچان هەروەکو بەشێک لە ستایلی ژیانی ڕۆژانەیان وەرزش هەر بکەن پێش ئەوەی کە هاوسەرگیری بکەن و چاوەڕێ مناڵ بکەن وانە؟ یەکێک لە شتە زۆر موهیمەکان هەر خۆی ئەمڕۆ بڵین وەکو کەوتێک ئەوترێ وەکو ڕستێک ئەوترێ وەرزش ئێستا مێدیسن وەرزش ئێستا تریتمنت وەرزشکردن بریتە لە چارەسەر لەبەرەوە زۆربەی جارمن بە دایکەکان دەڵێم ئەگەر هیچ کێشەیەکی نەبێ پێش دووگیان بوون باشتر وایە وەرزش بکرێت لە کاتی دووگیان بوونیشە وەرزشکردن هاوکارە بۆ زۆر لەو شتانی کە دکتۆرەڤیان ڕوونی کردەوە. باش لای ئێمە وا باوە دەڵێن کە پێی دەڵێی وەرزش بکە کچەکەوالێکی دەداتەوە کە پێت وتوە قەڵەوی لە کاتێکدا و قەڵەو نییە و تۆ ئامانجت لەوەی کە پێی دەڵێی وەرزش بکە ئەوە نییە کە لاواز بێتەوە بەڵکو ئەوەیە کە تەندروست بێت کەواتە کەسێکە قەڵەو بەیە قەڵەو نەبێت پێویستە وەکو ئەوەی کە خۆراک دەخوا وەرزشیش بکات ڕۆژانە ئەمەش سوودی دەبێت بۆ ئەوەی لە دووگیانەکەی تەندروستی هەبێت. یەک هاوکاریەکە ئازاری مناڵبوونی کەمەکات باشە دوو هاوکاریەکە مودەی مناڵبوونەکە کورتەکاتەوە سێ هاوکاریەکە نایڵێ وەزنی زیاکە چوار هاوکاریەکە لایانی سایکۆلۆژیەکەی مرتاحە بێ کە ئەچێ وەرزشەکانەکە ئیندۆرفین زیاکە وانە زۆر خۆشە وای لێکە هەست بە پلێژەرەکە دایمەن لەگەڵ مێردەکە پێەکە نێنەک شەڕی لەگەڵا بکە وانە دووگیانبوون ئەوە نییە پەرداخە ئاوەکە و بدرێتە دەست لەبەری تۆ دووگیانی نابێ بجوڵیتەوە وانە وتمان ناس قەی ناکە بەس ئەبێ بجوڵیت ئەبێ بجوڵێتەوە ئەبێ بجوڵێتکە ئەم هێلکەیەکی بەدەستەوە نییە هێلکەکە ئاوا بکە بکەوێ یەکسە بشکێ چۆمە پرۆسەیەکی سروشتیە چەند دایکەکە فیزیکی بەقوەتر بێ مناڵبوون ئاسانترە. دەست خۆش دکتۆرە زۆر سپاس دەکەم زۆر سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ شیلان خانیش زۆر سپاس بۆ ئامادەبوونتان زۆر سپاسان دەکەم دەستان خۆش. دکتۆرە کۆمنت چی بوو لەسەری؟ تەواوی قسەکانی دکتۆرە ئەوەیە کە ئێمە داواکاری ژنەکان ینی زۆر بە هەندی وەرگرن چونکە لانی ڕۆحی و لانی نەفسی دێکەکە زۆر زۆر باشە بێ و خۆ حازرکردنیکیشە بۆ مناڵبوون. باشە سوودەکانی ئەم جۆرە ڕاهێنانی وەرزشانە بۆ کۆرپەکە چییە؟ بۆ مناڵەکە جگەرگۆشەکە کە ئیتر دایک و باوکەکە ژیانی خۆیانی لە پێناودا بەخت دەکەن هێندە خۆشیان دەوێت بەتەکید دێکەکە گە تەندروستیکی باشتری هەبێت ناڵەکەش تەندروستێکی باشتری ئەبێت. باش هیچی دیکەت ماوە لەسەری؟ وڵی ینی ئەوە زۆر زۆر مهمە کە دایکانی ئێمە ئەوەنە لە سگ نەترسن چکە سکو مناڵبوون ینی شتێکی فیزیۆلۆژی و قۆناغێکی فیزیۆلۆژی و قۆناغێکە وەکو قۆناغەکانی تر لە ژیان
بتوانن بە شێوەیەکی ڕێکپێک مامەڵێکن و بە ئاسانی بیگرن لە هەمان کاتە ینی ڕۆشنبیریکی باش لە مەزدەرێکی باشەوە وەرگرن ینی لە شوێنە خراپەکانەوە وەرنەگیرێت چکامە معاملەکردنی لاوانێ تۆزە زەحمەت بێ و ئەوەی کە ینی ئەم وەرزشکردنە تەنها بۆ ئەوە نییە کە بەس بۆ زنداوەزان بیانی بەدەگری دکتۆرەوتیەکێک زەعیفێتر نابێتەوە وەرزشکا و بنقەڵە و نیم و هیچی کەم ناوێت چونکە حتا ئەگەر کچانیش مەسەلەن ممارەسی ئەم وەرزشانەکەن زەرری نییە حتا دوای مناڵبوون کە ئەم وەرزشانەکەن بۆ بە قوتکردنی ماسوولکەکانی حەوز زۆر ئیسفادەی هەیە زۆر باشە وەکو پسپۆڕێک لە نەخۆشیەکانی و نەشتەرگەریەکانی خانمان و منداڵبوون لە ئەزبوونی خۆت ئەوەت بینیوە بە چاوی خۆت کە خانمێک وەرزشوانە ڕاهێنانەکانی کردووە لەدایک منداڵبوونەکەی ئاسانترە کەمتر کێشەی هەیە کەمتریش تووشی نەشتەرگەری دەبێت بەتەکید ئێمە خۆی هەر لە خلالی ئەو بەرنامەی کە خۆمان هەمانە ئەو خولانی کە هەمانە ئەو دایکانی کە بەشداریان کردو خۆیان بە اعترافی خۆیان ینی مەسەلەن ئازار ئەو ئازارانی کە هەیە لە کاتی دووجانیە ئیتر ئازاری پشتە ئازاری قاچە ئازاری منطقەی حەوزە ئەو ئازارانیان نەماوە باشتر خۆیان ڕاهێناوە بۆ مناڵبوونەکە لایەنی نەفسیان باشتر بووە هەستانەوەیان ئاسانتر بووە گەڕانەوەی جسمیان بۆ باری طبیعی ئاسانتر بووە زۆر باشە ڕێی ئەوانی شوەردەگرم هی جەماعەت زۆر سپاس بۆم دەرفەتە کاکتۆر بەڕاستی بەرنامەکان پێشەکی جێ شانازی و جێ دەستخۆشیت یەکەم شێت من ئەمێ ڕوونکردنەوەیەکی بچووک بم بۆ ئەو کەسانەی یان بۆ ئەو ماڵانەی کە ئافرەتێکی دوویان لە ماڵەکانیانە پێویست ناکەوت بۆ کوچاوی بە چاوێکی نەخۆش سێری بکەین چونکە دووگیان بوونیش حاڵەتێک وەک وەر حاڵەتێکی تری ئاسایی ژیانە یعنی پێویست ناکامێ وەکو نەخۆش سێری بکەین نێڵین بجوڵێتەوە نێڵین خواردنەکانی بۆ دیاریکەن تۆ بێەوە بخۆی چونکە تۆ دوو نەفێری ئە بخوانی دوو نەفەر بخۆی هیچ ینی پێویست ناکە ئێمە لە خۆمانەوە ڕەبین کە ئەم دایکە دووگیانە چی بخوا و چی بکات و چۆن بجوڵێتەوە بۆ ئەوەی کە بڵێن ئافرەتێک دووگیان بێت پێویستە ئەو کەسی کە دکتۆریەتی یان ڕاهێنەرێتی من وەکو خۆم کە لەگەڵ دکتۆرە و دکتۆرە ڤیان و دکتۆرە بێگردا ڕۆژانە ڕوبەڕووبوونەوەمان هەیە بەرامبەر ئافرەتی دووگیان ڕاهێنەریت بەڵێ ڕاهێنی ئافرەتی دووگیانم زۆر سپاس پێویست ناکە یعنی کە ئەو نەخۆشانەیە لای ئێمە بە چەند ڕێکیان وەرگرتووە لە کەس و کار و بەروجراوسێ و یعنی چەند ڕێکی خراپیان وەرگرتووە بۆ نمونە ئێمە ئەبێ یەکەم شت پێشوی کە شتیان فێرکەین ئەو ڕئانیان بۆ ڕاست بکەینەوە یعنی ئەو سترێسیان کەم بکەینەوە کە ئەم ئافرەتە بەعزە شتێکیان پێوترێ بۆ منە پێوترێ تۆ بەخوا بەدەمچاو تا دیارە بە تەبیعی مناڵت نابێ یعنی پێویست ناکات تۆ دیاری بکەی ئەم ئافرەتە ئەبێ دکتۆری پسپۆرت دیاریکە بە تەبیعی مناڵی بەدەمچاویش دیار نییە قەت هیچ ئەبێ دکتۆری پسپۆرت دیاری بکە ئەم ئافرەتە بە نەشتەرگەری مناڵی ئەبێ دیا بە تەبیعی مەگەر لە دەموچاوی سۆنەری بۆ بکە بەزەوە یعنی پێویست ناکات چەند وێنەیەکی ترسێنەر و ناشرین دروست بکەین کە ئەم ئافرەتە بترسێت لە نەشتەرگیری بترسێت لە مناڵبوون بترسێت زۆر باشە زۆر سپاس دەکەم دکتۆرە ڤیان ئەم ئەزمونێکی جوانە هیوادارم لە هەموو کوردستان دروست ببێت کە خانمانی دووگیان ڕابهێنرێن ڕاهێنان و وەرزشیان پێ بکرێت بەوەی کە دووگیانی و منداڵبوونی تەندروستیان هەبێت زۆر سپاس بۆ ئامادەبوونێت بەشی دووەمی بەرنامە تایبەتە بە شتێک کە پەیوەندی بە ژیانی ڕۆژانەمانەوە هەیە بچینە بەشی دووەم